یەکشتی خۆشی دکتۆر عادی زۆر میهمە. دکتۆر عاد کەسێکە عینادیش لە سیاست هەنجا زۆر باشە. عیناد دژ بە گەندەڵی، عیناد بە تەسلیم نەبوون. بەڕاستی ئەوە شتێکی زۆر جوانە. ئێمە بۆی زۆر دڵمان بۆی خۆشە ئەگەر ئەو ئینسانە بەڕێزە بکەوتە شوێنی خۆی، دنیامە هیچ جۆرە مساوامەت ناگرێتەوە. گاوە چی نوێ ئەگەر ئەو جارە ئێمە باوێنە پێشەوە ئەمن دڵنیامە زۆر واسقم بە هیوای دەرچوونی بۆی وەکو تاکێکی نەفەر بەڵ دەوسمان زۆرە هەر لە زانایەکان و هەر لە عالمەکان و هەر لە پێغەمبەران کە توانیان ڕسول بوون منە پێغەمبەری خۆشەویستمان کە توانی ئەوڕۆ ملیارە و 800 کەس بیتە سەر ئەو ڕێگە پاکەی ئێستا هەموو متابعە دەکەین. ئینسانێک دەتوانێت ئەو گۆڕانکانیان هەمووی بسەلمێکن. دکتۆر عاد تا ئێستا تووشی هیچ حالەتێکی مەسئولیت نەهاتیە، بەڵام ئەوەی کە هەیەی وەڵام پرۆفسۆرێک بووە وعدیاندایە هەموو شتەکانی بۆ بگەڕێنە پارێکی زۆری بدەنێ و ئیمکانیەتی بدەنێت، بەڵام لە پێناوی ڕاستی ئەو تەنازولی نەکردو بە هیوای ئەوەی بتوانین هەموو لایەکمان پشتگیری بکەین و ئیشێکی باشی لۆ بکەین و ئەو وەکو نەفەرێک دەتوانین لەو بەغدایە بەڕاستی هەموو ئامانجەکان پێێتە دی بە تایبەتی کاک مەسعود باسی ئەوەی کردووە. هەندێک ئیمتیازات هەیە ئێمە لەگەڵ کاک مەسعود جەماعەتی چووینە بەغدایە، من 4 شتم دی لە بەغدایە زۆر خۆش بوو. یەک بەنزینم دیت بە 450 دینار، دوو ئەرزاق لە کاتی خۆی داهات، مەعاش بستە لە ڕۆژی خۆی داهات، سەرباری هەموو پۆزەتیفەکان باوەڕ بێ لە ساحەی تەحریر بچوای دەست دا مایکرۆفۆنی 1000 دین بە حکومەتی بەبەر کەس ئەتوانێت دەکرێت. کەواتە ئازادی لەوێش هەیە، هیچ شتێکی نمایە. جا دکتۆر عاد بە هیوای ئەو کاروبارە بەسەرکەوتی بێنە ئەو ئەمانەتە هەموو خەڵکە پاکەی و ئەو ملەتێک کە بەڕاستی دەنجی داتێ بە هیوای ئەوەی بەپاچی بیگێتە سەری و دنیاشم ئەو کارە جێبەجێ دەکات و دەستان.